لە کاتژمێر دەوە موچەکان دابەزی ئێمە ئێستا هاتینە وەردەگرین. ئەو موچەی کە وەری دەگری موچەی مانگی هەشتا موچەکە بۆ قەرزە یان پاشەکەوتی دەکەی بە دڵنیاییەوە موچەکە لەوانەیە سە تا شێ هەفتای موچەخۆران هەرێمی کوردستان ئێستا قەرزارن چکە ساڵانە دوو موچە یان موچەیەکمان بە دڵنیەوە دەڕۆیانیش دوو مانگ جارێک دوو مانگ و نیو جارێک یان چل ڕۆژ جارێک موچە وەردەگری. ئێستا ژیانی خەڵکی هەموو لەسەر موچەیە، هیچ کارێکی تری نییە. دەستی کاری دووەم زۆر کەمە بۆم ئەوە فەرمانبەران کە موچە وەردەگری بە دڵنیاییەوە کەم موچەخۆر هەیە قەرزار نەبیتن. موچەخۆر هەیە لەوانەیە نیوەی ڕاتبەکەی زیاتری لە بۆ قەرز بڕواتن. ئەگەر بێت و موچە لە کاتی خۆی دابێ هیچ کەسێک پێویست دەکات کە کاری دوام بکە بە دڵنیاییەوە ئەگەر هەموو سەرمانگەک موچە لە کاتی خۆی دابێتن نە موچەخۆر ئەوەندە باری ئابووری خراپ دەبێتن نە ئەوەندەش چاوی لە کاری دووەم دەبیتن. ئەگەر موچە لە کاتی خۆی بێ باوەڕ ناکەم موچەخۆر ئەوها بە ئاسانی تووشی کاری دووەم ببتەوە. بەتەمای موچەشکە بۆ پێش هەڵبژار وەرگری وەڵڵا ئینشاءڵڵا دەمان دەنێت چکە ئێمە هێشتان 4 مانگمان مایە لەم ساڵ. ئێوە 4 مانگێژ ئەگەر حکومەتی خۆمان داوا لە حکومەتی خۆمان دەکەین دەست پێشخەرێکی جدی بکاتن بە جدی بێتە سەرخەت لەگەڵ حکومەتی بەغدا هەولێکی جدی بداتن بەڵکە و موچانە نەفەوتێت و وەکو ساڵانی ڕابردوو موچەکیان دوانمان بفەوتێت. بەڵام بە دڵنیاوە ترسمالی نیشتە ئەمساڵ احتیمالی دوو موچەمانەیە بڕوات. بەڵام ئەگەر حکومەت دەست پێشخەری بکات و لەگەڵ حکومەتی بەغدا بە جدی لەسەر هێل بێتن لەوانەیە موچەکان هەموو وەربگرین، بەڵام دڵنیاش نین.